لە چوارچێوەی هەنگاوەکردارەکان بۆ گرێدانی کۆنگرەی چوارەم کۆبنەوەی گشتی لە سنوورەکانی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی بەردەوامی هەیە و لە ئێستادا کۆبنەوەی گشتی لە سنوورەکانی مەڵبەندی دەوروبەری هەولێر دەستی پێکردووە. بەرپرسی مەڵبەندەکەش ڕای دەگەیەنێت تەواوی ئەنجومەنەکانیان بۆ کۆبنەوە گشتیەکان ئامادەن. دیارە ئەمڕۆکە سەرەتا مەڵبەندی 11 لە مەخمور دەستی بە کۆبوونەوە گشتیەکان کرد و لە هەمان کاتدا ئەم شەویش لە نێو شاری هەولێر کە چوار ئەنجومەن لە خوشکان لە بران کە دەکەونە دەوروبەری هەولێر واتە هەم دارەت و هەم بڵێن بنەسلاوە هەم خوشکانی بەڕانەتی و پێشمەرگە دێرینەکانیش شەوی داش دێ بە هەمە شوێەوە 4-5 ئەنجومەن کۆبوونەوەی گشتیخوان ئەنجام دەدەن. بەرپرسی ئەنجومەنەکانی شیوە و ومێدێکی زۆریان بە کۆمەڵی ئیسلامی و کۆنگرەی چوارەمی حزبەکەیان هەیە و پێیان وایە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کۆنگرەیەکی چارەن و ساز دەبێت. ئێمە ئەوڕۆ وەکو ئەنجومەنی مەخموری کۆمەڵی ئیسلامی لە پێشوازی لێژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیدا بووین بۆ ئەو مەبەستە خوشکان و برایان کۆبوونەوە و تا دیانوێری خۆیان تێدا هەڵبژارد. ئەوەی شایانی باسە لە سەرەڕای ئەو هەموو کێشە و گرفت و تەگەرەی کە لە عێراق و بە عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی لە هەرێمی کوردستان بە تایبەتەیە بەڵام کۆمەڵی ئیسلامی دلێرانە و بێرانە و متمانە بەخۆبوون لە سەروبەندی خۆ ئامادەکردن بەرەو کۆنگرەی چارەمی خۆی. ئینشاءڵڵا کۆنگرەیەکی باشە دەبی لە زاران و خاڵێکی وەرسەرخان دەبێت و ئەو خاڵە سیلبانێکە هەبوون لەناو کۆمەڵی ئیسلامی دووبارە پێداچوونەوەیەکی نوێ دەکرێت و بە گوڕ و تینێکی نوێترەوە دێنەوە مەدان و ئینشاءڵڵا گۆڕانکاری باشتر دەکرێت. ئەندامێکی لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەش ڕای دەگەیەنێت بە تەواوبوونی ئەنجومەنەکانی مەڵبەندی 11 دەوروبەری هەولێری کۆمەڵی ئیسلامی ئەنجامی کۆتایی کۆبنەوە گشتیەکان ڕادەگەیەندرێت. وا بڕیاە مەڵبەندی 11 لە وەژی جمعە ئەم جمعەی کە داهاتوو کە دێ هەمووی تەواو بێ کۆتایی بە سەرجەم ئۆرگانەکانی مەڵبەندی 11 بهێنین بە کۆتایی هاتنی مەڵبەندکارەکانی مەڵبەندی 11 کۆتایی کۆبنەوە گشتەکان ڕادەگەیەنین تەواو دەبێت کۆبنەوە گشتی هەموو مەڵبەندەکانی کۆمەڵی سب بەڵێ کۆتا مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی کە کۆبنەوە گشتی بۆ ئەنجام بدەین. مەڵبەندی 11 دەوروبەری هەولێری کۆمەڵی ئیسلامی لە 16 ئەنجومەن پێکاتوە و بە یەکێک لە گەورەترین و بەرفراوانترین مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی دادەنرێت کە سنوورەکەی لە نێوان بادینان و سۆرانە و دوای کۆتایهاتنی کۆبنەوە گشتیەکانیش کۆنفرانسی ناوچەکان دەست پێ دەکات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.